سەرکەوتوو بێت ڕێزی یەکگرتووی موعەلیمان و کرێکاران. وتەیەک بە بۆنەی ڕۆژی موعەلیم لە ئێران. ڕۆژی دووشەممە 12 مانگی گوڵان ڕۆژی موعەلیمە لە ئێران. لە ڕوانگەی موعەلیمانی خەباتکارەوە بۆنەی ڕۆژی موعەلیم ڕۆژی گیانبەختکردنی ئەبولحەسەن خان عەلی، موعەلیمی 29 ساڵەی دەرسی فەلسەفە و زمانی عەرەبیە. ئەم موعەلیمە خەباتکارە ڕۆژی 12 گوڵانی ساڵی 1340 هەتاوی لەلایەن سەرۆکی کەلانتەری بەهارستانەوە تەقەی لێکرا و گیانی بەخت کرد. لەو ڕۆژەدا هەزاران موعەلیم لە ناڕەزایەتی بە کەمبوونی حقوقەکانیان لە بەرامبەر مەجلسی شۆڕای میلی دەستیاندا بووە کۆبوونەوە. پاش ئەم ڕووداوە و درێژەی خۆپیشاندان و مانگرتنی موعەلیمان لە ڕۆژانی دواتردا چەند گۆڕانکاریەک لە بواری حقوقی موعەلیمانەوە بەسەر ڕژیمی شادا سەپێنرا و ڕۆژی 12 مانگی گوڵان واتە ڕۆژی کوژرانی خان عەلی وەک ڕۆژی موعەلیم ڕاگەیاندرا. لەو کاتەوە هەتا ئێستا لایەنگرانی ڕاستەقینەی ئازادی و جەماوەری موعەلیمانی خەباتکار ئەم ڕۆژە بەو ئیعتبارەوە بە ڕۆژی موعەلیم پێناسە دەکەن. بەڵام لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە بۆنەی ڕۆژی ئێرانی موعەلیم دەگەڕێتەوە بۆ تێرۆری مورتەزا موتەهەری، ئاخووندی ئیدیۆلۆژیکی ڕژیمی ئیسلامی کە لە ڕۆژی 11 گوڵانی ساڵی 1358 هەتاوی بەدەستی گروپی فورقان لە تاران ترۆر کرا و هەواڵی مەرگی پاش یەک ڕۆژ ڕاگەیاندرا. بەڵام لە ئاستی جیهاندا 5 ئۆکتۆبر وەک ڕۆژی جیهانی موعەلیم دیاری کراوە. ئەم ڕۆژە لە ساڵی 1994 زاینیدا لەلایەن ڕێکخراوی زانستی، کلتوری و پەروەردەیی سەر بە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان واتە یونسکۆ و ڕێکخراوی جیهانی کار واتە ILO وەک ڕۆژی جیهانی موعەلیم ناودێرکرا. ئامانجی دیاریکردنی وەها ڕۆژێک پێزانین و بایەختان بە موعەلیمان و تاوتوێکردنی کێشەکانیان لە سەر تاسەری جیهان ڕاگەیاندرا. بەپێی ئامارەکانی یونسکۆ 1/3 موعەلیمان لە ئاستی جیهاندا لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. ئەوەش لە حاڵێکدایە کە سەرمایەداران زانست وەک کاڵا دەفرۆشن و لە زەحمەتی موعەلیمانەوە سوودێکی زۆر دەخەنە گیرفانیانەوە. ڕۆژی جیهانی موعەلیم بۆ کرێکارانی وشیار و بیرهێنەرەوەی هەموو ئەو بێمافیانەیە کە بەسەر گشت زەحمەت کێشانی کۆمەڵگادا سەپێنراوە. ڕێزگرتن لە خەباتی ئەوانە دژ بە بێمافی و هەڵسەنگاندنی دەستکەوتەکانی ئەوان و زەرورەتی دیفاع لە خواستەکانیانە. لەو ڕۆوە کە یەکەمین چەخماخەکانی بیرکردنەوە لە مەدرسەکانەوە لێدەدرێ و دەپشکوێ، جیهانی ئەمڕۆ پتر لە هەموو کاتێک پێویستی بە موعەلیمانی شارەزا، ئاسوودە خەیاڵ، بێدڵە ڕاوکێ و مرۆڤ دۆست هەیە. بەڵام ئایا لە ئێران شکۆ و کەرامەتی موعەلیم ئەو جۆرەی کەشیاوە دەپارێزرێ؟ ئایا موعەلیمان کە لە توێژی زەحمەتکێشی ناو کۆمەڵگان واها بایەخیان پێدەدرێ کە نیگەرانی پەیداویستیە مادیەکانیان نەبن و بەبێخەم لە فکری بردنەسەرەوەی ئاستی زانست و تێگەیشتنی خۆیان بن؟ حەقیقەتی ژیانی ڕۆژانەی موعەلیمان ئەوەمان پێدەڵێ کە زۆربەیان پتر لەوەی کە بیر لە بردنەسەرەوەی زانست و شارەزایی خۆیان بکەنەوە بە ناچار بیر لە دیتنەوەی کاری دووهەم و سێهەم دەکەنەوە. پتر لە 3 لەسەر 4 موعەلیمانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدان و باقیەکەشیان بە پیشەی دووهەم و سێهەم و داهاتی هاوسەرەکانیان خۆیان لە ژێر هێڵی هەژاری دەرباز کردووە. لە پەنا ئەو دەستەیە لە موعەلیمانی زەحمەتکێش کۆمەڵێک سیخۆر و بارهاتووی حەوزەی عیلمیە حزوریان هەیە کە بەرپرسی بەڕێوەبردنی گەڵاڵەی دژە کولتوری و سوکایەتیەکانی ڕژیمن لە ناوەندەکانی فێرکردندا. بارودۆخی بژەوی موعەلیمانی خانەنشینکراو یەکجار دڵتەزێنترە. موعەلیمانی خانەنشینکراو کە تەمەنی لاوی و مامناوەندی خۆیان خستۆتە خزمەت بابەتی پەروەردە و بارهێنانی ئەم وڵاتە و لەم ڕێگەیەدا هەموو جۆر دژواریەکیان تەحەموول کردووە، لە کاتی بەساڵاتچووی و پیریدا لەبری بەهرەمەندبوون لە ئاسایش و ئاسوودەیی لەو پەڕی دەستکورتی و هەژاریدا ژیان بەسەر دەبن. بەڵام کێشەی ژیانی ئەم بەشە هەژارەی کۆمەلگا
تەنیا ئەوە نییە کە لە ژیانێکی شیا و بەهرەمەند نین، بەڵکو ئەوان ناچار دەکرێن کە پەرەپێدەری پەروەردە و بارهێنانێک بن کە بە تەواو مەعنا ئاوێتەی خورافە و کۆنەپەرستیە. یەکێک لە ئازارە گەورەکانی معەلیمانی شەریف و خەباتکار ڕەخنەکردنی ئاین لە بابەتی پەروەردە و بارهێناندایە. معەلیمانی ئێران مەحکومن بەوەی کە لە نزیکەوە شایەتی بەڕێوەچوونی گەڵاڵەی کۆنەپەرستانەی ڕەژیم لە ناوەندەکانی فێرکردن، لەوانە هەڵاواردنی ڕەگەزی، ناردنی خوێندکاران بۆ بینینی بەرەکانی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق لەژێر ناوی کاروانی ڕاهێنانی نور وەهیتر بن. وەها بارودۆخێکە کە جەستەی معەلیمان ماندوو شەکەت و دەرونیشیان پەرێشان و پڕ لە ئازار دەکات. معەلیمانی ئێران خوازیاری چوونەسەرەوەی ئاستی هەقدەستەکانیان بۆ سەرووی هێڵی هەژاری، بەهرەمەندبوون لە بیمەی کارامە، هاوسانسازی هەقدەستی خانەنشینکراوان و معەلیمانی لەسەرکار، دابینکردنی ژیانی خانەنشینکراوان و لە بەرچاوگرتنی کەرامەتی مرۆڤانەیان، بەهرەمەندبوونی گشت منداڵان لە فێرکردنی ستاندارد و بە خۆڕایی بە تایبەت لە ناوچە هەژارنشینەکان، ئستاندارد و ئیمەندکردنی مەدرسەکان، بەهرەمەندبوونی خوێندکاران لە ئیمکاناتی سەرگەرمی و کولتوری و ڕاگرتنی سیاسەتی پوڵ دەرهێنان لە فێرکردن و کۆتایی هێنان بە پەروەندەسازی و ئەمنیەتیکردنی چالاکی معەلیمانن. معەلیمانی زەحمەتکێش و بێبەشی ئێران ئەو مرۆڤە شەریفانن کە خواستی عادڵانەیان هەیە و شیاوی بەربڵاوترین و پەیگیرترین پشتیوانین. کۆماری ئیسلامی بەجێی پێڕاگەیشتن بە خواستەڕەوەکانیان بە زیندانیکردن و دەرکردنیان وەڵامیان دەداتەوە. بەڵام سەرەڕای هەموو گوشار و سەرکوتگەریەک خەباتی معەلیمان بۆ گەیشتن بە خواستی ڕەوا و عادڵانەیان و بۆ ئازادی هاوکارەکانیان بێوچان درێژەی هەیە. دەست بەسەرکردن لەسەر کاردەرکردن، بربەستنانەوەی پیشەیی و هیتر معەلیمانی چاوترسێن نەکردووە و بەری بە بەدواداچوونی خواستەکانیان نەگرتووە. پیرۆزبایی ڕۆژی جیهانی معەلم لە هەموو معەلیمانی خەباتکار و زەحمەتکێش و دڵسۆز دەکەین و دڵنیاین کە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی معەلیمانی ئێران لە ڕیزێکی یەکگرتوودا هاوڕێ لەگەڵ هەموو زەحمەتکێشان و بێبەشان و ستەملێکراوانی ئەم کۆمەڵگایە سەرنجام کۆتایی بە دەسەڵاتی ڕژیمی کۆنەپەرست و دژە مرۆیی کۆماری ئیسلامی دەهێنن.